لارێکی دواخراوی هەفتەی حەفدەی خولی خوار 19 ساڵانی عێراق و لا کۆمەڵەی باکوور هەولێری پێشەنگ لەسەر یاریگای دووەمی میوانداری لە نەورۆز کرد. هەرزوو لە خولەکی 6 لاوەکانی هەولێر بە گۆڵ یەکەم پێشکەوتن. عەباس زەنگیز دروستی کرد و ئیبراهیم حەمەد تۆماری کرد. لاوەکان یانەی نەورۆز لە هەوڵدا بوون ئەنجامەکە یەکسان بکەنەوە. سامی سەعید لە خولەکی 29 بە لێدانێکی ڕاستەوخۆ بە شێوازێکی نایب ئەنجامەکەی بۆ تیپی خوار 19 ساڵان یانەی نەورۆز یەکسان کردەوە. هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریان هەبوو بەڵام پێی نەگەیشتن. لە نیوەی دۆم و لا خولەکی 64 سامی سەعید گۆڵی دۆمی خۆی و تیپەکەی تۆمار کرد و نەورۆزی لە یاریەکە پێشخستەوە. سامی چەند دەرفەتێکی ئاسانی لە پێش بوو هاتریک بکات دەرفەتەکانی سوود لێ نەبینی. لاوەکانی هەولێریش دەرفەتی باشیان لە پێش بوو بە گۆڵ بگەن بەڵام پێی نەگەیشتن. لە خولەکەکانی کۆتایی ئاریان عەباس لە هەولێر بە کارتی سوور کرایە دەرەوە. یاری بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی نەورۆز کۆتایی هات. سپاس بخوا ئێمە یارێکی باشمان کرد و توانیمان لە بەرژەوەندی خۆمان کۆتایی ببێنین. یارەکە بۆ ئێمە توانی بڵێن یارێکی زۆر گرنگ بوو چونکە خاڵەکانمان کەوتە 25 خاڵ و یاری داهاتوومان لەگەڵ زاخۆیە لە زاخۆ چاوەڕی دیالەیەکەین تعادل دۆڕاند ئێمە یاری داهاتوو سەرکەوتوو بین ئینشەڵڵا سەرەکەین بە قۆناغی داهاتوو. یاریێکی زۆر باشمان کرد بەڵام لەم یاریە دەخوای گەورە موافقی نەکردین. زۆر هەوڵمان دەبە ئەوەی گۆڵی یەکسانیان لێ بکەینەوە بەڵام خدای گەورە موافقی نەکردین لە هەزمەکان کە هەری زۆرمان لەدەستدا و یاری شترمان ماوە ئەمە بەو یاریش کە دۆڕاوین هەر پێشەنجین یاری سێشەمە لەگەڵ فەهەد ئینشەڵڵا دەبینەوە سەرکەوتن بەدەست دێنین. بەمەنجامە لەگەڵ ئەم شکستەش تیپی خوار 19 ساڵان یانەی هەولێر با 33 خاڵەکەی هەر لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی. نەورۆزیش هەر 5 و 25 خاڵی هەیە. هیوای سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو بۆ زیندوو بیەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.